بەهۆی پێنەدانی موچە بە فەرمانبەران بێبازاڕیەکی گەورە ڕووی لە بازاڕەکانی سۆران کردووە. زۆرینەی کاسبکاران دەڵێن فرۆشی ڕۆژانەمان کرێی دوکانەکانمان بۆ دەرناهێنێ، چ جای ئەوەی بژێوی ژیانمان دابین بکات. لەوتەی ئەم ساڵ ئەو بۆ چەندین مانگە 3 مانگ جارێک موچەیەک دەدرێ بەڕاستی کاریگەری زۆری لەسەر دوکاندارەکان خستووە و هەموو بە گشتیش کاسبکارەکان. بۆ نمونە من وەکو خۆم کە مانگانە کرێکی زۆر دەدەم، ڕەنگە ڕۆژانەی کرێم چەندە ئەوەندە نەفرۆشم نەک ئەوەندەم پێ بڕێ، بۆیە بەڵێ بەڕاستی تەسیرات کاریگەری زۆرە. خەڵکێک هەیە مەسەلەن دێتەکەنە من وەڵاهی داوای چیلۆ ماستە چیلۆم نەکات، ئەڵێتن کاکە وەڵاهی معاشم وەرنەگرت، کارمەندی هاتووت چۆیە ئاسایشە دێتەکەنە من ئەڵێتن کاکە معاشم وەرنەگرتیا 1 کیلۆ ماستم بدەیلەوەی سەرمانجی پارەی وەرگرم بدەمێ، یعنی ئەوەندە وەزعەکەی وە خراپ بووە لەو بە تایبەت لە سنووری سۆران لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. کاتێک سەر لە بازار دەدەیت و کاسبکاران دەدوێنی، نمونەی ناخەژێنیان لەبارەی دۆخی خراپی ژیانی هاوڵاتیانەوە لایە. زۆرینەی هاوڵاتیان بە قەرزی سەری مانگ و هاتنی موچە پێداویستی دەکڕن. وڵایی کاریگەری زۆری هەیە، ینی بەداخەوە لە بازار خەریکە برێمەت و قەپاتەبی زۆر خراپە بازار عام، یعنی ئیوا هەیە باوەڕ بکەی هیچ وێنێ، ینی آخر بەچ بکڕی تەماتێ بەچ بکڕی، خیار بەچ بکڕی، سەمون بەچ بکڕی، باوەڕکە لە دوکانە چوم کابرا هاتووە بای 500 ناری ماستم دێ، یعنی چی پێڵێ، ینی هەموو گیانم هەموو ینی چاوم پڕگریان بچ پێ برم، 1 نییە 2 نییە 3 نییە، زۆر خراپە. وەخۆ ناوە ئەمە کرێی دەردینی و دەرناینی عسەب مانگە، بەس ئەو 2 مانگانە لەبەر بێمەعاشی و قەیران و شتانە کاریگەری هەبووە لەسەر کرێ، چکە زەریبە زۆرە، تون زانین زەریبەی پارەی کرێ دەی، زەریبەی کارەبای دەی، زەریبەی ئاو زباڵەوە شتیوا دەی، کابرا 2-3 مانگ هەیە ساڵێ جارێک پارەی زەریبە چێ دەی، هەیە 6 مانگ جارەکە هەیە 2 مانگ جارێک زەریبەی ئاوێ دەی، ئیو هەیە. دەستەڵاتدارانی هەرێم لە ئازژیانی هاوڵاتیان بە جۆرێک بێباکن کە موچەش لە بەغداوە هاتووە ئامادەنین دابەشی بکەن. هاوڵاتیانیان کردۆتە قوربانی ململانێ و بەرژەوەندیە حیزبی و کەسیەکانی خۆیان و قەوارەی سیاسی هەرێمیشیان بە سیاسەتی هەڵا بەرەو لە ناوچوون بردووە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.